کەرێکی زۆر بۆ ماشەڵڵا ینی کامن ڕۆژانە دێمە منەزەمە کە سیارەی من دەبینیتن دێتە پێشوازیم وە دێرە ناو سیارەی کە درەکەی دەکەم و سەری خۆی دەینتن سەری خۆی لەسەر لاقم دادەنێتن لێ ناگەڕێ بێمە خوارێ کە دەزانی خواردن بهینەیە تێدەگاتن ینی هەموو ڕۆژێەوە ئیشتی یان کە هێواران وەختی دێتن بەرەبەری هێواران چکەم جەماعەت کولێرە و سەمون شتی وادەینن دێرێکوان ڕادەوەستی سەمونی خۆی کولێرە خۆی وەردەگری دوای دەستەوە خوارێ ئەوە ئیشیتی باشە کاک فەرمان ڕۆژانە چی بۆ کەرە دەدەن چی دەخوا حەزی بە چییە بەخوای شتی زۆر باش دەخواتن یعنی ئێمە سوپاسی هەندێک کەس دەکەین کە خواردنی باشی بۆ دێنن وێنجە دەخوا و جۆی بۆ دێنین و شفتی ینی وڵە کاتی موسیمی شفتی دێتن بەخۆم شفتی ناخۆم زۆر کات دێم لێگەرەکانە کوزی دەکەم و لەگەری دەخۆم و دەدەمێویش گندۆرە دەخوا سێ و پرتەقال هەموو شتێکی بۆ دێنین هەنجیری و شکرا و هەر شتێک خۆش بێ بۆی دێنین ئێمە هەموو کات دەڵێم کەر ینی ئاژەڵێکی زۆر بێ زمانە زۆر بەسە زمانە ساڵانێک دەتوانم بڵێم شۆڕشی کورد بە پشتی کەرێ زۆر یارمەتی دەربووە تەمەشادەکەی برینداری لە کاتی پێشمەرگەکانی بە برینداری دەهێنا خوارەوە یان خواردنی بۆ پێشمەرگە دەبرد و یان ساڵانێک خانەوادەکانی ئێمە لە باو بە پیرانمانەوە بە پشتی کەرتونە بۆ خەستخانە و ئیشەکانی خۆیان پێکردو ناکری ئێستاکە کە ئیشان پێ نەمای فرێدنە شەقامەکان کە بتەخان پێداویستایبەت